کێشەی کۆمەڵایەتی ماوەی چەند ساڵێکە لە شارەکانی باشووری کوردستان بە ڕێژەیەکی زۆر هەڵکشاوە بەتایبەت لە دوای ساڵی 2014 و دروستبوونی قەیرانی ئابووری لە قەزای کۆیەش هەرچەندە لە ڕووی دانیشتوانەوە بە بەراورد لەگەڵ شارە گەورەکان دانیشتوانەکەی ڕێژەیەکی کەمە بەڵام دەوترێت کێشەی کۆمەڵایەتی زۆری تێدا ڕوودەدات لە ماوەی ساڵی ڕابردووش 12 حاڵەتی کوشتن و خۆکوشتن ڕووی داوە بەڕێوەبەری پۆلیسی کۆیە دەڵێت جیاواز لە شارەکانی تر کە زۆربەی کێشەکانی کوشتن و خۆکوشتن قەیرانی دارایی هۆکارەکانی پشتی ڕووداوەکانەوەن زیاتر کێشە کۆمەڵاتیەکانی سنووری کۆیە لەسەر کێشەی کۆمەڵاتی و خێزانین هەموو ئەو حاڵەتانێک ئەمە کەیسی لەلای ئێمە ولۆماکەی تۆ زیاتر برێمە لەسەر سنووری کۆیە قسام بکەین بە فعلی زیاتر لەسەر مەسەلەی کێشەی کۆمەڵایەتیە زیاتر لە کێشەی کۆمەڵاتی مەسەلەی سۆزداری بووە زیاتر نەگەیشتینە بە یەکتر عاجز بوونەک بووە ئەوەک بووە بە دەرەجەی کەم کێشەی مالی بووە تو مەسەن گەنجەکە داوایەکی قورسی لە باویالەکە سوکاری کردە کە پێی جێبەجێ نەکرایە هەستا ئەو کردە خۆی کوشتە لەنە زیاتر ئەوانەی لای ئێمە مەسەلەی کێشەی سۆزداریە خۆکوشتنەکان لەوەی کێشەی دارایی بیتن ئەم مامۆستایە لە بەشی دەروونناسی زانکۆی کۆیە وانە دەڵێتەوە هاوکات لە سنتەرێکی چارەسەری دەرونیش کار دەکات ئەو دەڵێت لە کۆیە و ناحیەکانی دەوروبەری هەفتانە هەواڵی خۆکوشتن و کوشتنیان پێدەگات بەپێی ئامارەکانیش لە قەزای کۆیە و دەوروبەری ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەی کۆمەڵایەتی ڕوو لە هەڵکشانە تاوان و زیانی کۆمەڵایەتی ڕوو لە هەڵکشانە تقریبان 3-4 ساڵە هەموو ساڵێک ڕێژەی خۆکوژی زیادی کردە ڕێژەی کوشتن زیادی کردە و هەروەها نەخۆشی دەرونی زۆر قورسکە لە حاڵی نەخۆشی دەرونیە تاوانی سەیر و سەمەرەکەن ئەوانەی شەر زیادی کردووە ئێمە ئاگاداری کوچەکۆڵانەکان هەین بە ناحیەی ئاشتی و بە تەقتەق و بە تا دێگەڵە و تا ئەمانە بەردەوام هەندێکی ئێمە ئەیبیسین هەندێکی لە میدیاکانە کاردانەوەی هەیە هەندێکی ڕەنگە لە نێوان هەواڵ و پەیاموشتا ون بێت ئەگینا ڕێژەکە زۆر بەرز بووەتەوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 3 هاوڵاتی لە کۆیە لەسەر کێشەی کۆمەڵایەتی کوژراون و 4 کەسی دیکەش بریندار بوون هەندێک لە توێژەران بەرزبوونەوەی ئاماری کێشە کۆمەڵاتیەکان بۆ شڵەژانی باری دەرونی هاوڵاتیان دەگەڕێنەوە دۆخی ئابووری و سیاسیش هۆکاری سەرەکیە بۆ زیادبوونی ئەو کێشانە ڕەمێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام قەزای کۆیە